یەکەمین کێڵگەی بەرهەمهێنانی هێلکەی شارەزورە ڕۆژانە لە توانایدا هەیە 100,000 هێلکە بخاتە بازاڕەکانی کوردستان. ئاماج لەم کارەش گرنگیدانە بە بەرهەمی ناوخۆ. لە ئێستاشدا بەنیازن بەرهەمەکانیان ڕەوانەی خواروی عێراق بکەن، لە هەوڵیشدان لە داهاتوودا پرۆژەکان گەورەتر و بەرفراوانتر بکەن. پێک هاتووە لە مۆڵەتی 3 قاعە لە ئێستاە مەرحەلەی یەکەم ئینتاجی ڕۆژانەمان نزیک لە 100,000. هەلی کار لەم پرۆژەیە بۆ چەند گەنجێکی ناوچەکە ڕەخساوە. توانیمانە سواز بخوا بتوانین شتێکی باش پێشکەشی هاوڵاتیان و هاونیشتیمانانی خۆمان بکەین. لە ئێستاشا بەشێک لە بەروبوومەکەمان خۆ ئامادە ئەەکەین بۆی هەناردی وەسەتی عێراق و خوار و عێراق بکەین. ئەم پرۆژەیە لیکاری بۆ چەندین کەس ڕەخساندووە و ئەمە لە کاتێکدایە سەر ڕایبوونی زەوی بە پیت و بێکاری هاوڵاتیان حکوومەت مەبەستی نەبووە پرۆژە لەو شوێ بەکار بخات. سوودێکی زۆری ئەم چاڵگەیە بۆ باشترکردنی ئاستی خواردنی خۆماڵی بەرزکردنەوەی بۆ ئاستەکە بتوانین پێویستمان بە خواردنی دەرەوە نەبێ ئاوردەی کوردستان بکرێت. لێرە هەموو هێلکانی ئەمە بەرهەمیێنی ئەتوانین بەشی هەموو شارەزور و ناوچەکانی دیکەی کوردستان بکات بۆ ئەوەی پێویستیان بە خواردنی دەرەوە نەبێ، هەموو خواردنی خۆماڵی بخینە ئاشتی خۆبژێوی. کێڵگەی هێلکەی شارەزور سەرباری ئاستەنگەکانی بەردەمی و نەبوونی پشتوانەی حکوومەت لە توانایدا پێداویستەکانی ناوخۆ لە بەرهەمی هێلکە پڕ بکاتەوە و ئەگەریشت ئاستەنگ و گرفتەکانی بەردەمیشی لا ببرێت. کێڵگەکە چاوی لەسەرەوەیە پێداویستی تێگڕای بازاڕەکانی عێراق لە بەرهەمی هێلکە پڕ بکاتەوە و دەرفەتی کاریش بۆ سەدان دەستی کاری ناوخۆ بەرەخسێنێت. سوێ محەممەد، کەناڵی ئەسمانی پەیام، سەید سادق.